ئەستەما بەبێ ڕێکەوتنی نێوان ئەولێر و بەغدا پرۆژەی بودجێ ئەمساڵی عێراق تێپەڕێنرێت. لە ئەگەری تێپەڕاندنیشیدا بەبێ کورد پەیوەندی هەولێر و بەغدا بەرەوە قارێکی مەترسیدار دەچێت. دوجاریش عێراق زیانی زیاتری بەردەکەوێت. ئەوەی بەغداش داوای کردووە لە داتا و زانیاری هەرێمی کوردستان هەمووی پێشکەش کردووە. ئاندامێکی پەرلەمانی عێراق دەڵێت پێشنیارەکانمان داوەتە لیژنەی دارایی و بەشێک لە کوتلەکانی پەرلەمان لەگەڵ مافەکانی کوردن، بەڵام لە کاتی دەنگداندا پێچەوانەکەی ڕوودەدات. دەشڵێت تێپەڕانی بودجە بەبێ کورد کارێکی ئەستەما. لە مفاوەزات بەشێکیان لەگەڵ ئێمن، بەڵام کێشەکە لە مفاوەزات لەگەڵ لایەنە عێراقیەکان کێشەکە ئەوە لە کاتی دانوستان کە قسەیەک دەکەن، بەڵام لە کاتی دەگاتە مەرحەلەی دەنگدان زۆر جار ئێمە نمونەمان هەیە، یعنی بە پێچەوانەی قسەی خۆیان هەڵسو کەوت دەکەن. بۆیە ئێمە ناتوانین تهدید بکەین بڵێن فلان لایەن لەگەڵ ئێمن، وئیلا لە کاتی دانوستان بەشێکیان لەگەڵ ئێمن، بەشێکیان لەگەڵ ئەوەن کە هەموو نەوت ڕادەست بکرێ. بەڕای چاودێرانی سیاسی پەرلەمان دەتوانێت ڕۆڵی نێوەندگیری بگێڕێت بۆ ڕێکەوتنی هەردوو حکوومەت، بەڵام ئەمەی ئێستا دەگوزارێت سەنگەرگرتنە بەرامبەر بارەمی کوردستان. بەشێکی زۆری کوتلەکانی پەرلەمانیش بۆ دروستکردنی ئاستەنگ لە بەردەم ڕێکەوتن ئەجێندای وڵاتانی دراوسێ جێبەجێ دەکەن. تەماشا دەکەن کە لە پەرلەمانی عێراقی ئەو کوتە لە شیعیەکان بە تایبەتی ڕۆڵێکی سلبیان هەیە بەرامبەر بە گەشتن بە ڕێکەوتن نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەتی نێوان کورد و نێوان لایەنە سیاسیەکانی دیکە. ئەمەش بەڵگەیەکە لەسەر ئەوەی کە ئەم کوتلە سیاسیانە پەیوەندیان هەیە لەگەڵ لایەنی دەرەچی و لەگەڵ دەوڵەتی دیکە کە ئەجیندای دەوڵەتەکان جێبەجێ دەکەن. بەڕای بەشێکی زۆری لە پەرلەمانتارانی کورد و سوننا ڕێگنەکەوتنی هەولێر و بەغدا پرۆسەی سیاسی عێراق دەخاتە مەترسیەوە. لەو بڕوایەشدا نابێت پەرلەمان بەشێک بێت لەم کێشەیە، بەڵکو پێویستە پەرلەمان هەوڵ بدات گرفتەکان چارەسەر بکات. چاوەڕوان دەکرێت لە ناوەڕاستی هەفتەی داهاتوودا بودجە بخرێتە دەنگدانەوە، بەڵام ئەگەر ڕێکەوتن نەکرێت ئەستەمە بودجە بخرێتە دەنگدانەوە. بۆ گفتوگۆی زیاتریش بەم نزیکانە جارێکی تر شاندی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکاتەوە. ڕێناس عەلی، کوردستان 24 هەولێر.